لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتتان شاد باندیەی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. 3 ساڵ لەمەوبەر دژ بە گەندەڵی و دژ بە نادادوەریەکان خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین لە هەرێمی کوردستانی عێراق دەست پێ دەکا و بە تایبەتیش سنوورەکانی پارێزگای سلێمانی دەگرێتەوە. ئەم خۆپیشاندانانە وەرچەرخان بۆ توندوتیژی کاتێ ژمارەیە لە خۆپیشاندەران ڕۆبارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی ڕۆیشتن. پاش بەردبارانکردنی بارەگای لقی چوار لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ناو باڵەخانەی ئەو لقەوە تەقە لە خۆپیشاندەران کرا. خوێن ڕژە کوژرا و برینداریش هەبوون. ئەم شەپۆلی ناڕەزاییە نزیکەی 2 مانگی خایان پەرلەمانی هەرێم کۆبوونەوەی لەسەر کرد و بڕیاریش پەسەند کران، بەڵام هێشتا وەکو دەگوترێ هیچیان جێبەجێ نەکراون. ئەوەی کە زیاتر جێی سەرنجە تا ئێستاشی لەگەڵدا بێ هیچ یەکێک لە دۆسیەکانی حەبدەی شوبات لە دادگاکاندا یەکلایی نەکراونەتەوە. ئازیزانم، لەم بەرنمەیەدا میوانداری هەر یەک لە بەڕێزان ژیار محەممەد پارێزەر و ڕۆژنامەوان، دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. دکتۆر فەرسەد ژیارخان، زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەم. ژیارخان، با لە لای جەنابتەوە دەست پێ بکەم. پرسیارێکی زۆر سادە، هێشتاش ئەو زەمینانەی کە ڕووداوەکانی حەبدەی شوباتی دروست کرد هێشتا لە هەرێمی کوردستان پاش 3 ساڵ لەو ڕووداوانە هەروەکو خۆیان ماون یا گۆڕانێکی بەسەردا هاتووە؟ بێگومان دۆخی هەرێمی کوردستان ئێستا هەمان ئەو زەمینانەی کە لە حەزەی شوباتە بۆ هۆکارێکە ڕاستە خۆپیشاندانەکە با ئاماژە بۆ بین خۆپیشاندانەکە بە ناوی پشتگیریکردن لە خۆپیشاندانەکانی میسر و خۆپیشاندانەکانی وڵاتانی عەرەبی کە ئەو کات شۆڕشی عەرەبی پێوترا بۆ ئەو پشتیوانی ئەنجام درا، بەڵام دواتر بۆ ناڕەزایی خەڵک بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک ئێستا هەمان زەمینە و بگرە زیاتریش لە باشترە یاخود هەیە لە هەرێمی کوردستانە هۆکاری زیاتر هەیە بۆ ئەوەی کە خەڵک خۆپیشاندان ئەنجامدا، خەڵک ناڕازی زیاترە، خەڵکی تووڕە زیاترە. کۆمەڵێک هۆکار هەیە کە لە ئێستادا پێش حەزەی شوبات نەبوو، بەدەر لەو هۆکارانی کە لە حەزەی شوباتە بۆ ئەوەی خۆپیشاندان و ناڕەزایی خەڵک درێژە بچێشە بە درێژایی دوومان. ئێستا نەبوونی موچە پێنەدانی موچە یاخود و گرفتانی هاوڵاتیان ڕوبەڕوویە بنەوە ڕۆژانە. ئێستا هۆکارەکان بەرەو زیاتر ڕۆشتون، بەڵام هۆکاری کە تا ئێستا نەبووتەوەی کە ئەم ناڕەزایەتیانە لە ناخی خەڵکەوە نەگواستەوەتەوە بۆ ڕووی شەقامەکان بۆی کە خۆپیشاندان ئەنجام بدەن. ڕەنگە بێ ئومێدی خەڵکی کوردستان بێ لە هێزی لایەنە سیاسیەکان کە دوجار بێمە سەرباسی کە هێزی لایەنە سیاسیەکان بەداخۆ ناڕەزایەتی خەڵکیان لەسەر مێزی گفتوگۆکان بەرامبەر بەلایەن دیکە دۆڕن. دکتۆر فەرسەد، جەنابەت هاوڕای لەگەڵ ژیارخاندا و ئەگەر هاوڕای لەسەر بەتایبەتی ئەو هۆکارانی کە دەستنیشانی کردن بۆمانەوەی ڕەوشەکە وەکو خۆی چی دەتوانرێت بکرێ بۆ هێورکردنەوەی ئەو ڕەوشە؟ سڵاو لە جەنابێت لە میوانە بەڕێزەکەت. پێش هەموو شتێک دەبێت ئەوە بڵێن کە حەدەثی ئەو کات ڕۆژدا کە ئێستا پێی دەڵێن حەبدەی شوبات لەژێر کاریگەری بارودۆخێکی با بڵێن هەرێمی بوو و نێودەوڵەتی بوو کە تازە سەری هەڵدا بوو. بمانێ و نەمانێ ئەو ڕووداوانەی کە لە موسر و تونس و لە منطقەی خۆرهەڵاتی ناوەڕاست دەستیان پێکرد کاریگەری گەورەی هەبوو لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش بکەوێتە ژێر کاریگەری ئەم دۆخە. بۆیە دەتوانم بڵێم ڕاستە هۆکاری ذاتی و ناوخۆیش هەبوون لە مەسەلەی گەنداڵی، لە مەسەلەی نادادپەروەری، لە زۆر کێشە و گیرگرفت کە هەرێمی کوردستان بەدەستەوە دەیناڵان. بەڵام سەبەبی ئەساسی ڕوودانی بارودۆخەکە پەیوەست بوو بە ئەو بارودۆخە مەوزوعیەی کە بۆ جەنابتم باسی. بەڵام ئایا ئاساوارەکانی حەبدەی شوبات ئێستا ماون؟ بەڵێ بەتەئکید ئێستاش ئێمە بەدەست کۆمەڵێک کێشەی گرفتی ناوخۆی دەناڵێنین، هەر لە بوونی فەساد، لە بوونی لە غائبوونی پارادیکی نادادپەروی هەموو ئەمانە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا ئێمە لە سەرەتای قۆناغێکی نوێداین، بۆیەشە بە تەسەوری من
دووبارە بوونەوەی حەفدەی شوبات ینی بەو شێوەیە ئاسانیە لەبەرەوەی جەوی حزبی یان با بڵێن جۆرێک لە ڕێکریزی ناوخۆی لە پێناو دروستکردنی حکوومەتێکی هاوبەش جۆرێک لە تەفاهم ئێستا لە بینی هەموو هێزە سیاسەکان دروست بوو کە ئەو کات نەبوو ئەو کات ئێمە لە قۆناغێک بووین کە معارەزەیەکی زۆر بەهێز و سەرەتا ینی کە تەجروبەیەکی وێ لەناو پەرلەمانە بۆ ئەو کاریگەری هەبوو لەسەر گەرمکردنی شارع ئێستا ئەمە نەماوە هەموو هێزەکان دەیانەوێت لە یەک حکوومەت بن بۆیە بە تەسەوڕی من ئێستا میکانیزمی جێبەجێکردنی بڕیارە حەفدە خاڵیەکە و قراری ڕقمدی پەرلەمان و هەموو ئەو بەڵێنانەی کە پێشتر دران و بەتایبەتی ئەو وەرەقە چاکسازی کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پێشکەشی کرد ئەو کات لە مانگی باڵی سێ ساڵی 2011 ئێستا میکانیزمی جێبەجێکردنی ئەو وەرەقانە هەمووی زۆر لەبارە مەسلەی ئەنجامدانی کاتسازی و ڕیفۆرم بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هەروەها دەستەبەرکردنی دادپەروەری کۆمەڵایەتی لە کوردستان چونکە ئەمانە هەموو ئەو پەیامانەی کە گوتم لە کاتێکی ئارام و هێمندا دەکرێن لە کەشێکی متەشەنیز کە شەقام با بڵێن هەڵای سادە یان خۆپیشاندان هەبێت باشە دکتۆرە گەر یارمەتیم بدەیت کاتێکی کە پەیامی حەفدەی شوبات لەسایی ئەو حکوومەتە یەکریزیە نیشتیمانی کە چاوەڕوانی لە داهات و لەدایک بێت جێبەجێ بکرێت. باشە دکتۆر لە 2011ەوە هەتا 2014 کە ئێستا ئەم بەرنامەی تیادا پێشکەش دەکەین ئەو بڕیارەی پەرلەمان ئەو خاڵانەی کە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق مەسعود بەرزانی دیاریکردن ئەو پاکێجانەی کە ئۆپۆزیسیۆن هەیان بوو ئەگەر لە ماوەی 3 ساڵدا جێبەجێ نەکرابن یعنی متمانە چییە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا بکرێ 3 ساڵی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەسەڵاتدا بوون ئۆپۆزیسیۆن هەندێک بۆ ئەوەی ئەو پاکیجانە جێبەجێ بکرێ ینی بۆ 4 ساڵی داهاتوو جەنابەت ئاماژە بە پێکێنانی حکوومەتێکی بنکە فراوان دەکەی لە هەرێمەکەدا بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ هیچ ئاسوەیەک دیار نییە کە ئەو حکوومەتە بنکە فراوانە پێک بهێنرێ ینی ئەوەندەی ناکۆچیەکان زۆرن لەسەر دابەشکردنی پۆستەکان بۆ نمونە ئەوەندە با بڵێم هاوڕاییەک نییە لەسەر پێکێنانی حکوومەتەکە زۆر بە کورتی تکایە دکتۆر فەرموو. بەڵێ کاک بەڵێن پێم وایە ئەو یاری جەنابەت زۆر لە جێگای خۆیدایە ئێمە دوا کەوتین لە ئەنجامدانی چاکسازی بەڵام وەکو باسم کرد لە کوردستان کەشێک هەبوو کە بەڕاستی کەشێکی نەئارام بوو ئەوەی هەر لایەنێک بەرزی دەکردەوە لایەنەکەی تڕەتی دەکردەوە بەڵام لەبەرچی دەڵێم ئەگەر بێت و ئێمە لە 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئارام بێ زۆرێک لە یەکڕێزی نیشتیمانی هەبێ لەو کەشە لەوانەیە ئاسانتر بێتەوە بتوانی پەیامەکەی حەفدەی شوبات جێبەجێ بکەیت بەنسبەت حکوومەتی یەکڕێزی نیشتیمانیش بەڕاستی ڕاستە زۆر دواکەوت ئێمە زۆر بەجددی پێمان وایە ئەمە هیچ پاساوێک نەماوە بۆ تر دواخستنی بەڵام ئەوەی من زانیاریم هەبێ بۆ بە جەنابەت بڵێم تەسەوەر دەکەم لە دووشەمەی داهاتوو لەوانەیە مەسەلەکە کۆتایی پێبێت دائیتر بەوەی کە حکوومەت یەکڕێزی نیشتیمانی دەبێت یان حکوومەتی زۆری نەدەبێت بەڵام هەموو ئاراستەکان بەرەو ئەوەن کە ئەو حکوومەتە یەکڕێزی نیشتیمانی بێت. بەڵێ من دەگەڕێم وڵاتان ژیارخان دکتۆر فەرسەد پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک فەخرەدین ئەو کاتت باش فەرموو. ئەم کاتەکان باش کاک بەڵێن منش بە پێویستم زانی لەسەر ئەم ڕووداوانە هەڵێستم لەو باوەڕەدان کە لەگەڵەوەی ڕووداوەکانی حەفدەی شوبات و ڕۆژانی دواتری بێتێک لە ڕۆژە ناخۆشەکانی ئەزمموی دەسەڵاتدارەتی کوردی دەبێ ناوڕۆن پێویست دەکە ئاماژەیەکیش بدەم بەو هەلو مەرجەکانی کە ئەو کاتی لە ناوچەکەدا و بەتایبەتی لە کوردستانی عێراقدا لە ئارادا بوو لە بەرەوەی ڕووداوەکانی و کاتی ڕۆژهەڵاتی ناوڕاستمان لەبیرە ئەوانە بێکاریگەری نەبوون لەسەر ڕووداوەکانی حەفدەی شوبات بەتایبەتی لە گەرمەی ئەو گۆڕانکاریانەدا بوو کە لە هەندێک چۆن لەوانش لە لیبیا لە تونس و لە مصر فعلا ئەم حاڵەتە هەبوو کاریگەری هەبوو بەڵام هاوکاتیش دروستبوونی بۆ یەکەم جار دروستبوونی هێزی ئۆپۆزیسیۆنیش هەبوو لە کوردستاندا کە زۆرێک لە پرخۆشی لەناو خەڵکێکی ناڕازیدا دروستکراوە ئەمە ببێتە جموجۆڵێک بە ئاراستەی هەندێک لە گۆڕانکاری ئەگەری بکرێ نەگرێت فۆرم بەڵکو تەنانەت لە ئاراستەی چەندیش لە کوردستاندا بێ ئەوە هەوێنی ناڕەزایەتیەکانی حەفدەی شوبات بوو کە بەداخەوە بە ئاراستەیەکی تونوتیژیدا ڕۆی دیارە گەڕانەوە بۆ هۆکاری چۆنەتەکەی ڕەنگە منیش دەستخەتی ئەوم نەبێ و کاتی ئەوەش ناگرم بەڵام پێویستە ئاماژە بە یەکشت بدەم ئەنجامی ناڕەزایەتیەکانی حەفدەی شوبات بە بڕوای من نەبوو خەڵک تا ئێستا پۆزیتیڤ بۆ
ونبغى دەسەڵات خەڵک ئەو قوربانییاندا بەڵام تاسا ئەنجامێکیان وەرنەگرتوێتەوە دەسەڵاتیش کە بینیمان لە چۆنێتی ڕەفتاری سیاسی بگرا تا کردداری حکوومەت کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا لانی کەم بینیمانە لەو ئاستەدانە بۆ کە ئێمە چاوەڕوانی بوویان لانی کەم ناڕازیەکانی حەبەی شوبات چاوەڕوانی بوون دەسەڵاتیش بۆ پەڕێدی ئەزمەنی خۆی لە ڕۆبەتبوونەوە لەگەڵ ناڕزایەتی خەڵک خراپترین شێوەی نیشاندا 3 ساڵ من پێم وایە کە ئەو ڕووداوانە دیارە هیوادارم ئەم بۆ چوونێ من ڕاست نەبێ بەڵام من پێم وایە تەنیا ئەزمونێک کە دەسەڵاتی کوردی لە ڕووداوەکانی حەبەی شوبات وەریگرتووە کردنی ئۆپۆزیسیۆن لە کوردستان بوو لە جیاتی ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک و بە خواستی خەڵک وەڵامدانەوە بۆ خواست و گرفتانەیان من پێم وایە دەسەڵات بیری لەوە کردێتەوە کە ئۆپۆزیسیۆن کردکاوە لە ڕێگای ئۆپۆزیسیۆن کردکردنی ئۆپۆزیسیۆن کە لانی کەم ئەم ساڵ دەیبینین هیچ ناڕزایەتێک لە عراقدا نەبێ هیچ یادکردنەوەیکی بەو شێوەیەش لە ڕووداوەکانی حەبەی شوبات نەبێ. کاک فەخرەدین زۆر سپاسی بەشداریەکە دەکەم زۆر سپاس و پێزانینمان دەستگەڕێمەوە لای میوانەکانی بەرنامەکەم ئەگەر بە کورتی تێبینی و سەرنجی خۆتان لەسەر قسەکانی کاک فەخرەدین ژیارخان فەرموو. من تەواو لەگەڵ ڕای کاک فەخرەدینم بەڵێ ئەم ساڵ زۆر بە بێدەنگین و وەکۆی کە هیچ نەبوو بێ حەزەی شوبات بەڕێکرا بەداخەوە ئەوەمان پێڵێ کە حەزەی شوبات لەلایەن هێزە سیاسیەکانەوە بە تایبەت لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەوە ئەمە وەکو بەڵێن کاتێک بەرامبەر بەلایەنی دەسەڵات کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە بەکارهێنرا و ئەمە بۆ دەستکەوتی سیاسی خۆیان بەکاریان هێنا ئێستا ئەم ساڵ ئەوان هەڵپەیەوە کەن دەسەڵاتەوە کە مافی شەرعی خۆیانە بەڵام بەڕاستی مافی ئەوان نەبوو کە ناڕزایەتیەکانی خەڵک یان ڕاستتر بڵم شوێنی خەڵک و قوربانیدانی خەڵک لە شەقامە بکەنە قوربانی پۆستێکی وەزاری یاخود هەر پۆستێکی دیکە لە حکوومەتە و لەسەر مێزی گفتوگۆکان و لەبەر خاتری دڵمێشانی لایانی بەرامبەر ئەم یادە بەو شێوازە بە کردکرایی بەڕێبکەن و هەروەها بیکەنە قوربان شوێنی خەڵک و قوربانیدانی خەڵک بیکەنە قوربانی پۆستە پلۆکایی کورتیەکانی خۆیان لە حکوومەتی داهاتوودا. من پێم وایە ئۆپۆزیسیۆن زۆر شەرمن بوو ئەم ساڵ ئۆپۆزیسیۆن زۆر بێدەنگ بوو لە بەڕێکردنی ئەم مەراسیمانە خۆ ئەگەر خەڵک ببینی خەڵکی تووڕە زۆرە خەڵک ئێستا ئەو ڕاستی بۆ دەرکەوتووە کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەی کە کردیان لە حەزەی شوبات و لە دوای حەزەی شوبات و ئەو خۆی یەکەم ڕۆژلایانی ئۆپۆزیسیۆن وتی ئەمانە گێرە شێوێنن بەڵام دواتر کە خۆیان کردە خاوەنی ناڕزایەتیەکانی خەڵک ئەویان بۆ دەرکەوتە لایەنی ئۆپۆزیسیۆن ناڕزایەتی ئەمان و قوربانیدان و خوێنڕشتنی ئەمانی تەنها لە پێناو دەستکەوتی مادی خۆی بەکارهێناوە. بەڵێ دکتۆر فەرسەد جەنابەت ئەگەر تێبینیەکە بێ من هیچ تێبینێکی ئەو تۆم لەسەر قسەکانی ئەم بەڕێزە نییە بەڵام ئەوەی میوانە بەڕێزەکەت باسی دەکات من پێم وایە تۆ ناکرێت لە کاتێکدا باسی حکوومەتی یەکریزی نیشتیمانی پێ و لە هەمان کاتیشدا جوێکی ئەعلامی متەشەدید لە دەستگاکانی ئەعلام ڕەنگ بداتەوە خۆڕێزگرتن و بەرزڕاگرتنی قوربانیەکانی حەبەی شوبات و ڕۆژەکانی دواتر بەوە نابێت کە ئێمە کەشێکی ئەعلامی ناگونجا و بەرامبەر یەک لە هەرێمی کوردستان دروست بکەین بەوە دەبێت کە ڕێز لە مەطالبەکانی خەڵک بژیری هەوڵ بدرێت لە ناو بەرنامەی حکوومەتی داهاتوو لە پەرلەمانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەستگاکانی ئەعلام پاڵپشتی ئەو داخوازیانە بکەن هەوڵ بدرێت بەڕاستی ئەو دنیایی کە ئەوان داوایان دەکردێتە جێ بەڵام ئەوەی تر کە گرینگە بەڕاستی من پێم وایە دیسان تەکید دەکەمەوە ئەومان لەبیر نەچێ خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان یعنی لە ڕووی کاملبوونەوە نەگەیشت بۆ ئاستێک کە بە ئاقاری ئەو وڵاتانەی دەوروبەری ئێمە بڕوا خۆ ئەگەرنا هەر کەسێک بانگە شەو ئێوە کا بڵێ ئەمە بەهێز کرد ئەمانە ئەمە مانای ئەوە نیە هیچ ئیرادەیەکی دەماوەری بتوانێت ئەگەر هێزێکی تەنزە بەلاحیشتەوێ بتوانێت پێدەنجی بکەیت مانای ئەوەی هێشتا کاملبوونی تووڕەی خەڵک بەو شێوە نەبوو کە هەموو شتێک تایید پێبێنێت بۆ من هیوادارم ئەم مەسجە ئەم پەیامە کە لە سەرەتا بۆ هەرێمی کوردستان و حکومڕایەتی هەرێمی کوردستان نێردرا سەرەتایەکی باش بۆ ئەو توانین بەڕاستی بەدای یەکەیەکەی داخوازیەکان بچین بکەم وەکوەکانی خۆماندا بچینەوە مؤسساتی خۆمان مؤسساتی فعال بن سەروەری یاسامان هەبێ سەربەخۆی دادوەریمان هەبێ ئەو مؤسسانی کە کاریان چاودێریە تەفعیل بکرێن کارا بکرێن بەڕاستی بە تەواوی حقیقەت ئەو جارەی محاربەی فەساد بکەین دام و دەستگاکان لە بخەینە خزمەتی خەڵکی کوردستان ئەمە دەرفەتی گەورەمان لە پێشماوە چونکە خەڵکی کوردستان بەڕاستی احترامی
خەباتی قوربانی میلەتەکەی خۆی گرتووە و توانیوێتی تا ڕادێکی باش ئارامی هێمستان بپارێزێ وێ ڕایبوونی کەم کوڕەکان بەکە لە مەلعەبی ئەو هێزانەیە کە لە دەسەڵاتدا دەبن لە داهاتوو بۆ ئەوی بتوانن یەکەیەکەی ئەو پەیاماتی خەڵکی کوردستان جێبەجێ بکەن. ئەڵبەتە لەسەر مەسەلەی ڕێزگرتن و بەرزڕاگرتنی قوربانیانی هەفتەی شوبات من پرسیارێکی تایبەتم دەبێت بۆ هەردووکتان، بەڵام پاش ئەوەی کە ئەم پەیوەندیە تەلەفۆنیە لەلایەن بوشرا ڕەوفەوە وەردەگرین. بوشراخان ئەم کاتت باش فەرموو. ئێوارەتان باش هاوڕێیان سەر چاو ببوورە من ئێستا لە خێڵە هەمەوە قسەتان لەگەڵاکەم، بەس من لێرە پرسیارەکەم بۆ ئەو خاتوونە بەڕێزات خاتوو ژیار بزانم خۆپیشاندانەکانی حەزەی شوبات چی بۆ خەڵک کرد. ئەمە یەک. دووش ئەی پێم ناڵێت ئۆپۆزیۆن بۆچی لە مەسەلەی حەزەی شوبات و خۆپیشاندانەکانی حەزەی شوبات وستیتی کرد، بۆ کشایەوە بۆ بێدەنگ بوو. زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم. ژیار خان پرسیارەکە بۆ جەنابتە. سپاس بۆ ئەو خاتوونە بەڕێزە. خۆپیشاندانەکانی حەزەی شوبات چی بۆ خەڵک کرد؟ بێگومان هیچی بۆ خەڵک نەکرد. بینیمان چەند پرۆژێکی کارسازی دەپێشە پرۆژەکەی گەڕێ سەرۆکی ماوەبەسەرچی هەرێمی کوردستان تا ئێستاش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و بڕیارێک ژمارەبی پەرلەمانی کوردستان کە ئەو بڕیارە ناونراوە بە بڕیارە بێسەر و شوێنەکە. من لێرە داوا لە دکتۆر فرسە دەکەم کە بەڕێزیان گرنتی ئەوە بدەن لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە کە گرنتی بۆ کەسانە بدەن کە دڵیان پێداوە کە متمانەیان پێداوە کە بەجددی بە دوواداچوون بۆ بڕیاری ژمارە دوو جێبەجێکردنی داوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خەڵک. طبعا پەرلەمان جێبەجێ جێبەجێکار نییە، بەڵکو فشارێکە بۆ سەر دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە کە داخوازی و بە داخوازیەکانی خەڵک جێبەجێکات. دووەمیش من وێنەری ئۆپۆزیسیۆنی خوشی بەڕێزم، منیش وەکو جەنابەت ڕەخنەم لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەیە، چۆن ڕەخنەم لەلایەنی دەسەڵات هەیە، بە هەمان شێوە زیاتر ڕەخنەم لەلایەنی ئۆپۆزیسیۆن هەیە. پێم وایە ئۆپۆزیسیۆن زۆر شەرمنە. ئۆپۆزیسیۆنمان بەناو ئۆپۆزیسیۆنە لە کوردستانە ئیدنا لایەنی حزبی ئۆپۆزیسیۆن کارنامە و شێوازی کارکردنی بەم شێوازەنی لە هیچ وڵاتێکی دنیادا. ئەم ئەگەر ڕاستێکرد مەتاڵبی شەقامە یاخود نوێنەری داخوازێک نوێنەری ناڕەزایەتی خەڵکە دەبوو بە هیچ جۆرێک سازش نەکات. دەبوو بە تایبەت ئەم ساڵ من ناڵێم دکتۆر فرسە دیارە جۆرێک لە هەڵە تێگەشتن هەبوو لەلایکە من پێم وایە ئەو واس دەم تێگەشت کە من دۆخێکی تەشەنوج پێداوە لەلایەنە ئەوکانی ئۆپۆزیسیۆنەکەم دۆخێکی تەشەنوج لە هەرێمی کوردستانە دروست بکەن. نەخێر ئەمە لە بەرژەوەندی کەسانیە، بەڵام ئەوەی ئێمە ئەمە قسەکەی ئێمە ئەمەیە ئەوەی پێشتر دەیانوت ئەوەی کە خۆیان کردوە خاوەنی ناڕەزایەتیەکانی خەڵک کە من هەرگیز متمانەم بۆ نەبوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەرگیز نوێنەرایەتی ناڕەزایەتی خەڵک بکەن، بەڵکو پێم وا بۆ ناڕەزایەتی خەڵکیان وەکو پێم وا بۆ ناڕەزایەتی خەڵکیان وەکو هۆکارێک وەکو وەسیلەیەک بەکارهێناوە بەرامبەر بەلایانی دەسەڵات بۆ جێبەجێکردنی مەطالیبەکانی خۆیان. بینیمان بۆ لە گەڕانەوەی بودجە لە دوای حەزەی شوباتە ئەمان لێبەند بوون، ئەمان جۆرێک لە پاشەکشیان لە شەقام کرد، ئەمان بوون شەقامیان چۆڵ کرد. ڕاستە لایەنی دەسەڵات بەهێز شەقامی کردکردەوە، بەڵام لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر گەڕانەوەی بودجەی حزبەکانیان بەزەنیان هەڵبژارد و سەریان کرد. بەڵام هەمان ڕەخنەی جەنابکەم هەیە لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن چۆن ڕەخنەم لەلایەنەکانی دەسەڵات هەیە. دکتۆر فەرسەد، ژیارخان داوای ئەوەی لێ کردی کە متمانەیەک بدەیت، ئەو متمانەیە دەی یان نا؟ بەتەکید بە ژیارخان و هەمووانی گیان لە ئێمە دەڵێم هەر بڕیارێک هەر یاسایەک لە پەرلەمان دەرچوو بێ ئێمە سوێنمان خواردی بۆ خەڵکی کوردستان بەرپرسیارین پرسیارین بەرامبەر ئەو سوێندەمان بەرامبەر دەنجی خەڵکی کوردستان بەرامبەر ئەو پەیامەی کە ئەمانە نوێنەرایەتی کە پاسەوان بین بۆ جێبەجێکردنی و چاودێر بین لە جێبەجێکردنی بۆیە دڵنیا بلەوەی ئێمە بەڵێنمان داوە خەڵکی خۆمان کە بە دوای یەکەیەکی ئەو وەرەقە چاکسازیانە دەدەڕۆین ئەوەی پێمان بکرێ ئەوەی لە ناماندا بەبێ ڕەچاوکردنی مەسەلەی حزبی و ئەوانەوە بۆ ئاگاداری دەنابیشن. من یەکێکم لەوانەی پێم وایە ئێستا قۆناغی ئەوەیە ئێمە دڵی خەڵک گرینگا بەدەستی بهێنین، نەک ڕەزامەندی وەزیرێکیان بەرپرسێکی گەورە. بۆیە لێرەوەش ئەو بەڵێنە بەڕێزە و بە گوێگرانی دەدەم ئەگەر لەداهاتی وەزیرێک لە حزبەکەی ئێمن دەکە من پارتیم، بەڵام وەزیرێکی خراپ بۆ میلەتەکەی خۆی لەسەر حیسابی ئەو میلەتە جیرفانی خۆی پڕ بکات دڵنیا بەلەوەی من بەر لە هەموو ئەوانی تر داوای لێپرسینەوە و لادان لەو پۆستم و مەسئولیشم لەو قسەیە و لە داهاتوو ئینشاڵڵا بەکرداریش ئەمە دەسەلمێنین. بۆیە بڵگایی ئەوەی کە لە پەرلەمان دەرچوو بێ و شەرعیەتی پەرلەمانی لەگەڵ بێ ئێمە بە هەموو توانامان لەگەڵیدا دەبین و داکۆچی دەکەین.
پەیوەندی ببوورەکات بەڵێن ببوورە فرسەت من دەمێ جەنابەت بەڵێن بدێ بە بەو کەسانی متمانەی پێداوی و منیش وەکو هاوڵاتیەک لە خەڵکی کوردستان بەڵێن بدەیت کە جەنابەت بە دوواداچوون بە تایبەت بۆ بڕیاری ژمارە 2 دەکەیت و لە هەر لە ڕێگەی کات بەڵێنەوە ئاشکراتی کە بڕیاری ژمارە 2 چی لێ هاتوو بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆ لە ڕۆژنامەی ڕسمی کە وەقایعی کوردستانە بۆ تا ئێستا بڵاو نەکراوەتەوە ئەوەم لە جەناب پێویست. منیش وعدتان دەدەمێ وەکو بەشی کوردی دەنگی ئەمریکا وەکو کارێکی ڕۆژنامەوانی بە دوواداچوون لەسەر ئەوە بکەین لەو کاتەوە کە پەرلەمان دەکەوێتە کار و دەست بە ئەرکەکانی خۆی دەکا. پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک تەحسین عەبدوڵڵا. کاک تەحسین ئەو کاتت باش فەرموو. ئەو کاتەوەی باش کاک بڵێن سەرەتا زۆر سپاس بۆ تۆ و ئێریانە بەڕێزەکان. سپاس بۆ تۆ عەزیز. لەسەر دوای تێپەڕبوونی لەسەر بەسەر خۆپیشاندانەکانی خەڵکی شوبات بکەین بەڕاستی سەرەتا ڕاستی دەکەکەڵاتیشی بخێنە سەرەوەی کە خۆپیشاندانەکانی خەڵکی شوبات هاوکات بوو لەگەڵ ئەو شەرکۆلی نابڕایەتی کە لە ناومەستا لە ئارادا بوو. بینیمان دوای بەردەوامبوونی تەنهاتی لە خۆپیشاندانەکان هەروەها دەسەڵاتیش بەدەست داواکاری خۆپیشاندانەکان هاتوو و ئێستا ئەو داوایانی ئەو داواکاری کە خۆپیشاندانەکان هەنیکی خۆپیشاندان هەیە بوو پێم وایە حکوومەتیش دەسەڵاتیش دانی بەوە ناوە کە ئەمانە مافی خۆیانە هەروەها ئەو داوایانی کە ئەوان ئاراستەی دەسەڵاتدارانن پێیان وایە داوای بەوانە بەڵام ئەگەر بێت باسکە ئەندامەکانی بکەیت من پێم وایە بە شێوەیەکی درست یعنی ئەگەر دوور لە هەر ئایدۆلۆژیای سیاسی سەیری ڕووداوەکە بکەین دەبینین حاڵەتێکی زیادکردنەوەی کە زەماوەری کوردستانی بەگشتی هۆشیار کردەوەی کە قبولی هەموو شتێک نەکات قبولی هەموو شتێک نەکات بۆ مانای ئەگەر شتێک کە گیانی هەبوو یاخود پێچەوانەی گشتی بوو پێچەوانەی بەشێوەی گشتی بوو خەڵک بێتە سەر شەقام ئەمە حاڵەتێکی شادی دروست کرد خۆپیشاندانەکانی خەڵکی شوبات بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە دوای خۆپیشاندانەکانی خەڵکی شوبات کۆمەڵێک هەڵبەت و دابەت زۆر درست بوو لە نێوان دەسەڵات و هەروەها معارەزات. بەداخەوە پێ دەچێت پەیوەندیەکەمان لەگەڵ کاک تەحسینە پچڕابێ داوای لێبوردن دەکەم هەڵبەتەم کێشە تەکنیکیانە دروست دەبن. ژیار خان دکتۆر فەرساد ئەگەر تێبینی یەکتان لەسە قسەکانی کاک تەحسین هەبێ. من هیچ تێبینی نییە. دکتۆر جەنابەت دکتۆر فەرساد بەداخەوە پێ دەچێت پەیوەندی تەلەفۆنیەکەی دکتۆر فەرسەتیش هەر بە هەمان شێوە پچڕابێ وا دەرهێنەری بەرنامە هەوڵەدا پەیوەندی پێوە بکاتەوە. ژیارخان هەتا دکتۆر فەرسەد وەردەگرینەوە جەنابەت وەکو پارێزەرێک یعنی ئەم پرسیارەم بۆ جەنابەت وەکو پارێزەرێکە دادگاکان بۆ هیچ ڕۆڵێکیان نەبوو لە مەسەلەی یەکلاییکردنەوەی دۆسیەکانی هەفتەی شوباتە بە تایبەتیش مەسەلەی خوێنڕژانی خۆپیشاندەران کوژرانی خەڵک برینداربوونیان و تەنانەت هەن لە قوربانیانی هەفتەی شوبات کە هەتا ئێستش کەم ئەندامن. دادگا بۆ نەیتوانی ڕۆڵێکی کاریگەر ببینێت داواکاری گشتی بۆ نەهاتە سەرخەت لەسەر ئەو دۆسیانە ینی پرسیارە سەرێکیەکە لای من ئێستا ئەوەیە چێ قەرەبووی قوربانیانی هەفتەی شوبات دەکاتەوە. کاک بڵێن دادگاکان ڕاستە ئێمە تێبینیمان لەسەری هەیە و هەموو لایەک تێبینیان لەسەر دادگاکان هەیە بەڵام بەڕاستی دادگا ئیشی دەسەڵاتی جێبەجێکردن نییە. دادگا من بە بەڵگە بۆ جەنابی سەلمێنم کە چەندین سکاڵا لەسەر تاقەکەران و لەسەر ئەو کەسانی کە ئازاری خۆپیشاندانیان ناوە خۆپیشاندەرانیان کوشتووە هاوڵاتیانیان کوشتووە چەندین سکاڵا تۆمار کراوە تەنانەت فرمانی دەستگیرکردن نەک بە تەنها دەرچووە بەڵکو گشتێنراوە بۆ سەرتاسەری عێراق کە ئەم کەسانە پێویستە ئەم کەسانی تۆمەتبارن پێویستە دەستگیر بکرێن. بەڵام چێکەم تەرخەمە لێرەیە کە بەداخەوە هەمووی دەخرێتەوە سەر دادگاکان لەگەڵ ئەوەی
ئەوەی کە عەرزم کردن بەڵێ دادگاکان تێبینیمان لەسەری هەیە هەندێکە ڕۆڵیان ناوازە بەڵام لەم بابەتایەوە هەندێک کەیسا بەڕاستی دادگا ئیشی خۆی کردووە ئەوەی کە نەیکردووە دەسەڵاتی جێبەجێکردنە دەسەڵاتی جێبەجێکردن چێیە بەبێ قانون ئوسوڵ محاکەماتی جەزائیە دیاری کردووە دەسەڵاتی جێبەجێکردن پۆلیسە شۆرتەیە یاخود هەموو ئەو ئازای زەبطی قەزائیە کە قانون دیاری کردووە ئەوەی کە ئێمە کێشەمان لەگەڵی هەیە پۆلیسە کە یاخود لایەنی جێبەجێکردنە کە فرمانی دەستگیرکردن متهمی بۆ دەڕوا بەڵام ئەمان هەڵناسن بە جێبەجێکردنی بەداخەوە ئەو تشتەی لە دەسەڵاتی لە پۆلیسە یاخود با وازەحتر بڵم لە پۆلیسە هەیە بۆ دەستگیرکردنی متهمێکی کەسێکی بەرپرس لەم وڵاتەدا ئەو ترسە لە دادگاکانە نەبووە دادگاکانە بینین یاخود داواکاری گشتی من چەندین سکاڵی داواکاری گشتی بۆ هێنم کە لە دوای حەزەی شوبات تۆماری کردووە بەڵام ئایا ئەمە پرسیارەکەی ئایا دادوەر یاخود لە دادگاکانەوە خەڵک ئەبێ دادوەر خۆی بچێت متهمەکە دەستگیرکانە خێر دادوەر تەنها فرمانی دەستگیرکردنەکە بەداخەوە حکوومەت کە لایەنی جێبەجێکارە کە پۆلیس سەر بە حکوومەتە دەسەڵاتی دادوەریمان جیاوازە دەسەڵاتی جێبەجێکردنمان جیاوازە دەسەڵاتی دادوەری ئیشی خۆی کردە بەداخەوە دەسەڵاتی جێبەجێکردنە کە حکوومەتە لە هەرێمی کوردستانیشا دوانیە یاخود دەسەڵات دوانیە بەڕێواچێت کە سەرۆکی هەرێمە زائیدەن و سەرۆکی حکوومەتە یاخود وەزارەتەکانە کە بەداخەوە هیچیان هەڵنەساون بە جێبەجێکردنی ئەم فرمانانە کات بەڵێ من ئەوەی کە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە داوتێت لە دوای حەزەی شوباتەوە ئەو بڕیارە چاکسازیانی کە کرا کە دەرکرا یاخود ئەو بەڵێنانی کە بە خەڵک دەدرا بە تەنها تاکە شتێک جێبەجێکرا بۆ مای ڕاگەیاندنەکان و ماوەیەک باڵین ماوەیەکی زۆر لەسەر ئەم بابەتە وەکو شەمازی بینین ئەوە بوو فرمانی قەدەغەکردنی سیارەی جامڕەش بوو ئۆتۆمبیلی جامڕەش لە کاتێکە ئێمە کێشەمان بە تەنها ئۆتۆمبیلی جامڕەش نییە بەڵکو کێشەمان ئەو ئۆتۆمبیلانەشەکە تەقایان لە هاوڵاتیان کرد بەرپرسی دیارە یاخود خەڵکی دیارە بەپێی گرتە ڤیدیۆیەکان کە تەقە لە خۆپیشاندەرەکە خۆپیشاندەر بریندارەکە دەکوژێت. بەڵێ دکتۆر فرسەت گەڕاوەتەوە بۆ بەرنامەکەمان دکتۆر داوای لێبوردنەکەم هێڵەکە پچڕا پرسیاری دواییم ئەوە بوو دادگاکان ڕۆڵێکی یەکلایی کەرەوەیان نەبینی تکایە لە ماوەی نزیکەی 30 سانیا وەڵامم بدەرەوە بۆ فەرموو. بۆ من بەشێکی بەرنامەکە گوێبیست نەبووم تەکنیکی بوو بە تەسەوڕی من ئێمە بەڕاستی دەبێداری پێدابنین لە ئازار کێشەی سەروەری یاسا و کێشەی جێبەجێکردنی یاسا و دەسەڵاتی دادوەریمان هەیە بەڵام لەبەرەوەی من لە تەفاسیلی وردەکاری مەسەلە دادوەریەکان نەبووم بۆیە بەڕاستی قسەکردن لە مەسەلەی قەزا زۆر قورسە بەڵام بەجددی قورسە و هەستیاریشە دادوەکانمان سەربەخۆ بن سەروەری یاسا پارێزین لە ئایندەدا هەر کەسێک لە پایەکدا بێ کاتێک کە سکاڵای لەسەر بێت بچێتە بەردەم دادگا. دکتۆر فەرسەت سۆفی ئەندامی پەرلەمان لە هەرێمی کوردستانی عێراق ژیار محەممەد پارێزەر و ڕۆژنامەوان سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا.